هەوڵمان سەر کردوێتەوە و ئەوانیش بەڵێنیان پێداوین مەبەستم کوماری ئیسلامی ئێران بەڵێنی پێداوین کە ئەم کێشەی چارەسەرکەن لەم ڕۆژانە بڕیاریانداوە کە دیارە بڕێکی ئاو زیاتر بەردەنەوە و بڕیار وایە کە لە هەفتەی ئایندە بڕی پێویستی ئاو بەربدەنەوە بۆ چونکە بەڕاستی ئێمە لێرانە دیارە نزیکەی 80,000 کەس لە شاری قەڵازێ سەدانەوەتی ئاوی خواردن لەسەر ئەم پرۆژەیەیە بێڕای ئەوەی کە کشتوکاڵێکی زۆر لەبەر ئەم ئاوە دەکرێت ئەمنی وادارم یانی ئەم کێشەی چارەسەر بێ و دیارە باسییان کرد کە ئێمە سەردانێکی کۆماری ئیسلامی ئێران بکەین مە گوتمان بۆ چارەسەرکردنی کێشە بێ پێمان ئاساییە دەچین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە کێشەیەکی عراقیشە من قسەم لەگە برسانی عراقیش کرد لەگە وەزیری بەنداوەکانی عراق و لەوەشدا وەزارەتمان پەیوەندی پێیانەوە کردووە قسەیان لەگەڵ کردوون کە خۆی بەشێکی زۆری ئەو ئاوانەی کە بەنداوی دوکانیا بەنداوی دەربەندیخان ئاوەکانی بۆ عراق سوودی هەیە و ئێمەش پێمان ڕاگەیاندون کە بۆ لە مەودووە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران 2 مەتر ئاو بەربداتەوە 2 مەتر سزا ئاو بەربداتەوە ئێمەش مەترێک ئاو بۆ عراق بەردەدەینەوە چکە پێشمە بە مەترێک دەبێت بۆ گڵدانەوەی ئەمن هیوادارم یانی نەگاتەوەی کە ئێمەش لە بەرامبەردا چەکێشکە بەکاربێنین وەرەقەیەشکە بەکاربێنین هیوادار نەگاتەوە هیوادار مێمە بە گفتوگۆ وەکو ئێستا کە خەریکین وەکو باسم کرد سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت کاک بەکر لای خۆ لێرە کە قایمقامی قەڵازێ ئەمن ینی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە سڕی خەریک بووین ئومێد دەکەم کە ئەم هەوڵانەمان بە فێرۆ نەڕوە و بگەینە ڕێکەوتنێک بۆ چۆنیەتی مامەڵەکردن بە تایبەتی لەو ئاوانی نەکرد ئەمەیان هەر ئەوانی تریش هێندە بەناویکەشی لە پێشەکە دانەوێت تەواویکەن و دروستیکەن بگەینە تەفاهمێکی ینی یەک جارەچی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەگەر نا بەڵە هەرێمی کوردستانیش ینی کۆمەڵێک ڕێگای تری لە پێشەکە وەڵامی پێ بدە لە بڕیارێکی سیاسی دەچێت نەک بڕیارێکی ئیداری و پێویست بۆ جێبەجێکردنی پرۆژەکان دەست بەکاربردنی پرۆژەکان